حسبي خلاص پرۆژەی شین سینەما یەکێکە لەو پرۆژەکانی خانەی فەرهەنگی شین کە ئامانجی ئێمە لەو دروستکردنی هۆڵی سینەمایی لەم دەڤەرە وەکو یەکەمین سینەمایە تا ئێستا لەم دەڤەرە بوونی هەبێ. ئامانجی ئێمە لەم دروستکردنی ئەمە هۆڵە ئاشناییکردنی گەنج و لاوەکانی خۆمانە بە بواری سینەما و هونەری سینەما. دیارە پێشتر هیچ هۆڵێک یان برێن هیچ شوێنێک نەبووە لە ڕووی کردی تایبەت نە لە ڕووی کردی گشتی کە بتوانن پەرە بە بواری سینەما بدەن یان پەرە بەو فیلمانە بدەن کە کوردین و بیانگێنن بە بینەرانی خەڵکی ئەم دەبەرە. ئێمە هەوڵماندا بە دروستکردی ئەم هۆڵە بتوانین لینکێک دروستکەین لە نێوان بینەران و فیلمە کوردیەکانی کە بتوانین تێدا پەخش بکرێن و بتوانن لە کات و ساتی خۆیدا بینەری فیلمەکان بن. هەروەها هەوڵێکە بۆ ئاشناکردنەوەی گەنج بە بوارە هونەریەکان کە لەم شارە بەداخەوە بواری هونەری فەرامۆش کراوە و نەتواندراوە ستافێک یان گروپێکی هونەری لەم شارە پەرە بسێنێ یان بتوانن پەرە بە بواری کاری خۆیان بدەن. بۆیە هەوڵماندا بتوانین لەم پرۆژە کللتوریانە جەخت لەوە بکەینەوە گەنج و لاوەکانمان بگەڕێنەوە بۆ لای هونەر و بتوانن توانای خۆیان بەردەستە بکەن لەو شوێنانەی کە تێدا نمایشی سینەمایی یان نمایشی شانەوەی یان نمایشی ئەلدەبی و کللتوری تێدا ئەنجامەدرێت. ئەو بەرنامەی کە ئێمە دامانناوە هەفتەی 4 ڕۆژ نمایش لەم هۆڵا ئەکرێ، 2 ڕۆژیان لەگەڵ فیلمە ئینگلیزیەکانی بۆکس ئۆفیسە کە ڕۆژانە دەرەچن و بینەری خۆی تایبەتیان هەیە و ڕۆژێکمانداناوە بۆ فیلمە کوردیەکان کە ئەو فیلمە کوردیانی نەتواندراوە بگەێنن بە بینەری خەڵکی دەڤەری سۆران و هەروەها ڕۆژێکیشماندانەوە بۆ فیلمی فارسی کە بێگومان سینەمای ئیرانی ئێستا ڕۆڵێکی زۆر باشی هەیە لە جیهان. هەروەها ئێمە تەنها فیلم نمایشی ناکەین بەڵکو خوێندنەوە بۆ ئەو فیلماناکەین کە ئەکرێ و توێژی لەسەر بکرێ، ئەمە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشین بەڕاستی بەرەو سینەماوە بێن بەرەو خوێندنەوەی فیلمەکانەوە بێن تەنها بینەرێکی ئاسایی نەبن. هەروەها گرنگجی سینەما لەم دەڤەرە ئەبێت تا پاڵنەرێک بۆ ئەوی گەنج ڕووی خۆی لەو شوێنانە بەڕاستی وەرجێڕێکە تێیدا تەنها زەرمەند دەبێت هەب وەکو ئەو نێرگ لە خانە وەکو ئەو شوێنانەی کەوا بەڕاستی تەنها کاتی گەنجی تێدا بەفیڕۆچێ.